منا نەوام باشە سەلامت بێ زۆر سپاس. جا لە کاتی ئیشا بەسەلەن ئار دەکەوێتە بن پێمانەوە ئەمە هەمومان نەزانینەوە زادە و نیعمەتێکی خۆیە ئاردە لە بن پێمان ناکەوێت ینی ئیجباریە لا ئیرادی بە ئەن قەزد نییە ئاردە لە بن پێمایە هەویرە ئەکەوێ ئەبینی جۆرە لەو جۆرە ناکەوێتە بن دەسو پێمانەوە ینی لە دوو مامۆسایکە پرسیارم کردو بەڕاستی وەڵامێکیان نەدامەوە کەمی قونیع بێ قوربانگیان طبعا ئەوانە لە کوردەواری خۆمانە پێی وترێ زات بەڵێ یعنی بژێویە کە ئینسان ئەگەر ئەوە نەبێت تۆ ناتوانانی بژیت باشە بۆیە لامان مقدسە شتێکی پیرۆزە جوانە لامان باشە بە نرخە نیعمەتێکە لە نیعمەتەکانی خوای گەورە کە هەرگیز لە یاد ناکرێت کوردەواری ئەڵێ نان و ئاوت هەبێت بەس نازانم چی نەبێت یعنی نان و ئاو ئەوە نەگرینگە بۆ ژیان زۆر ڕاست قوربانگیان ئەوەی ئێوە ئەچێتە بابی چیەوە ئەچێتە بابی ضرورەتەوە بەڵام لەگەڵ ئەوەیە ئەبێ زۆر ئاگادار بن هەر کاتێک مەجالتان هەبوو لە زووترین کان تا بەردەم قاشتان پاکەوەکەن ئەوەی کەوا بەردەم پێتانە و هەویرەکەی ئاردەکەی ئەکەوێت یەکسەر بە فڵچەیە بە ماسیحەیە بات گسکی بن ئەمما ئیتر لە کاتی ئیشکردنا کەکەوێتە ژێر پێتانەوە ئینشاءڵڵەوە عەفوی لێ دراوە خوای پەروەردگاریش خۆی غەفور و ڕەحیمە یعنی هەنێشت هەیە تەحەڕوزی لێ ناکرێ یعنی ناتوانی خۆتی لێ بپارێزیت ئەوە ئینشاءڵڵە ئاسایی و کێشەیتیانی وەڵام مامۆستا جامخانەشمان دروست کردو ینی جاری وایە تۆ دۆستێ برادەر ڕەفیقێک دێتە ژوورەوە ئەگەر پێڵم مەیە ژوورەوە دڵگرانە بێ ئەڵەم با بە وەڵای زادە لەبەر پێمانە تا ڕادێک ئێمە ئیشەکاکەین بەڵام ئەگەر تۆ بێ گوناحەکە بۆ ئێمە شەگات دروستە قوربانگیان ئەوەی کەوا بە ئەنقەس بێ گوناحە لە شەریعەتی ئێمەیە ئەوە ئاوهایە بە ئەنقەس گوناحە بەڵام شتێک کە نەزانینە یان لە دەست دەرئەچێ یا ضرورەتە مەجبوری باشە ئێستا بۆ نمونە یەک نمونەیە قاعەیەکی گەورەمان هەیە فەردە برنج و فەردە ئارد و ئەمانە هەڵدراوەتەوە باشە بۆ ئەوەی بتەوێت فەردە ئاردێ داگری چیەکەیت ئێبێ کەسێ بچێتە سەر فەردە ئاردەکان و ئەنجا فەردەیەکت بۆ داگرێت زۆر ڕاستە